کێشەی بڵاوبوونەوەی بۆنی غازە ناسروشتیەکەی کەرکووک بەسەرەسەر نەکراوی ماوەتەوە. مانەوەی بۆنی ئەو غازە ناسروشتیە ناڕزایەتی چەلاکوەنانی مەدەنی و هاوڵاتیانی لە گەڕەکی پەنجەعەلی لێکەوتەوە. لەم کاتێکەوە ئێستا کرۆنە بڵاو بۆتەوە نەخۆشیێکی زۆر هەیە و بۆنی ئەم غازە سەر ڕای ئەمەش بوونی خاشاکە و زڵێکی زۆر لە شاری کەرکووک دەکا بێتە مایەی دروستبوونی چەندین نەخۆشی. ئەم ژەهرە لە سینگی خەڵک ئامێنێتەوە. ئەم ژەهرە ژەهرێکە ینی کاریگەری خۆی هەیە، ژەهرێکە بەڕاستی بۆی هەیە لە چرکە ساتێکە بە هەزاران خەڵک تووشی نەخۆشی بکە، تووشی سەرەتان بکە. پێویستە کۆمپانیەکان هەمووی بە یاسایی بکرێن و کوالیتیان هەبێت. بەڕاستی ئەم کۆمپانیایانەوە ئەم بازرگانانە جگە لە بیرکردنەوەی بۆ جیرفانی خۆیان و بۆ مەسلحەتی خۆیان و ئیسtismarکردنی ئەو هەموو پارێژ لە دەرەوەی وڵاتیش جگە لەوە بیر لە هیچ ناکەنەوە، بیر لەم هاوڵاتیانە ناکەنەوە. خەڵکی ئەم شارە بە بەتیئی تووشی سەرەتانەکەن. ئەمە تەبعەن داوا لە بەرپرسانەکەین پێداچوونەوە بەم گرفتانە بکەن. ئەجینا وەزعی ئەم شارە بەرەو خراپبوون ئەڕوا بۆتە هۆی چەندان نەخۆشی و هەر ئێمە دوێن خۆمان میانمان بۆ بوراوەتە بە بۆنی ئەم بۆنە تەنگە نەفەس بووە زۆر بۆنێک ناخۆش ئەمانێت چارسەرگەی ئەم بەیانە ئەوە وتیان چار ماکرۆ ئەم بەیانی عینەن بۆنەکە هاتەوە چی مناڵمانەکەشی بەسی ڕزیەوە ساحاتا خۆم دانیشتوم یەک مناڵ ناخێتە تا ئەو بۆنە بێ. پەرلەمانتارێکی کێتی هۆکاری کێشەکە بۆ بوونی پەڵاوگەی نایاسایی دەگەڕێنێتەوە و دەشڵێ وەزارەتی نەوتمان لەو کێشەیە ئاگادار کردوتەوە. دوو هۆکاری سەرەکی هەیە. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە پاڵاوگەکانی دەوروبەری پارێزگای کەرکووک کە کاری پاڵاوچنی نەوت ئەکەن ئەمە یەکێک بێ لە هۆکارەکان یان سەبەبی دووەم مۆزوعی تەهریب بێت. ئێمە لایەنە پەیوەندیدارەکانمان ئاگادار کردەوە لەم پرسە. وەزارەتی نەوت هەڵسا بە تەشکیلکردنی لیجنەیەک لە جیهاتە معنیەکان بۆ بەدواداچوون لەم پرسە. ئێمە لە بەدواداچوونەکانمان بەردەوام ئەبین. ماوەی زیاتر لە 2 هەفتەیە بۆنی غازێکی ناخۆش دانیشتوانی بەشێک لە گەڕەکانی کەرکووکی هێراسان کردووە. دانیشتوانی کەرکووک ئیداری کەرکووک بە کەم تەرخەم دەزانن کاوڵی چارەسەرکردنی کێشەکەی نەداوە. دەشڵێنمانەوەی بۆنەکە ئەگەری کارەساتی ژینگەی لێ دەکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.